ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ یا ڕیفراندۆمی ناو ئینشەڵا سەرگیریتەوە و جێ شانازیۆمە بیتەوە و دەشینە سەرە دەریەکە نیو دەولەتی چارەن وێسێ خۆ و مافێ خۆ چەسپینینە ڤەر سەر ئاستەکێ نیو دەولەتی و سەر ئاستێ حەکوت بێژم نافخۆی ژی و دەولەتی تەفسنۆر ژی بەڵێ بۆ ڕێفراندۆم ئاواتی هەموو کەسەکە ئاواتی هەموو شەهیدەکە و هەموو پێشمەرگەدەرینەکانە هەموو خەڵکی کوردستانە. بەڵێ بۆ ڕیفراندۆمێ ئەس کاتێکی گونجاوە بۆ ڕێفراندۆمێ ئەس حەز دەکەم ئەم هەمی قەسکەینە سەر سندۆقە دەنگدانێ و ئەمژی مەجی دەولەتەکە سەربەخوا بیتون و داخینا پێشمەرگتمە شەهیدتمە هەروەی نەچیتن. من دەگەر سەربەخۆیی هەرێمی کوردستانم و دەرێم بەڵێ بۆ ڕیفراندۆم و پشتگیری لە سەربەخۆیی هەرێمی کوردستان و بڕیارەکەی جەنابی سەرۆک بارزانی دەکەم، چونکە ڕیفراندۆم مافی هەموو گەلێکە و هەموو گەلێکیش دەتوانێت بە بەڵێ دەنگ بداتن، چونکە بە خوێنی شەهیدەکانمان بە فیڕۆ نەڕواتن و بۆ ئەوەی بگەین بە ئامانجێک کە ئامانجی گەلەکەمانە و چەندین ساڵە خەباتمان کردووە لە پێناو ئەوەی بگەین بە سەربەخۆیی هەرێمی کوردستان و دەڵێم بەڵێ بۆ ڕیفراندۆم.